هەندێک لە یاسادانەرانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو بڕوایەدان لە پاش هێرشەکانی بڕۆکسل و هەروەها هێرشەکانی پاریس پێویستە سەر لە نوێ پێداچوونەوەیەک بەو داوایانەدا بکرێنەوە کە بۆ داخستنی گرتووخانەی گوانتانامۆ دەکرێن لە دەمێکدا دەسەڵاتداران لە ئەوروپا باری ئاسایشیان لە فڕۆکەخانە و شوێنە گشتیەکاندا تۆکمە کردووە. لە لێدوانەکەیدا بۆ پەیامنێران لە ئەرژەنتین سەرۆک ئۆباما جەختی کردەوە لەوەی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی بە ئایدۆلۆژیەتی ڕقوچینە مێشکی گەنجان ژەهراوی دەکات. زۆر شتم لەبەر دەستدان، بەڵام ئەوەی بە پلەی یەکەم دێت شکست پێهێنانی دەوڵەتی ئیسلامی و لە ڕێگوڕیشەوە هەڵکێشانی ئەم تیرۆریزمە بەربەریەیە کە ئەمڕۆ لە جیهاندا هەیە. هێرشی گەورە دەبینین لە ئەوروپادا، بەڵام خەڵکی موسڵمانیش دەکوژن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمانە مێشکی گەنجان ژەهراوی دەکەن لە هەموو شوێنێکی دنیادا. جا بۆیە هیچ شتێک لە بەرنامەمدا لە شکست پێهێنانی دەوڵەتی ئیسلامی گرنگتر نییە. سەرۆک ئۆباما پەیمانیش دەدا چی پێویست بێ ئەمریکا بیکا بۆ کۆمەکردنی بەلژیک تا ئەوانەی پەیوەندیان بە هێرشەکانی بڕۆکسلەوە هەیە بخرێنە بەردەم دادگا. ئەم ڕاگەیاندانەی سەرۆک ئۆباما لە دەمێکدایە مشتومڕێکی تری سیاسی لە واشنگتن هاتۆتە ئاراوە سەبارەت بە گواستنەوەی جیلاوەکانی گوانتانامۆ بەی. کاربەدەستانی وەزارەتی دەرەوە و پەنتاگۆنیش لە بەردەم کۆمیتەیەکی کۆنگرێسدا ئامادە بوون بۆ باسکردنی ئەم دۆسەیە. لە وەتای ساڵی 2002ەوە زیاتر لە 85 گیراوی گوانتانامۆ گواستراونەتەوە بۆ وڵاتانی تر. هێشتا کەمتر لە 100 گیراو ماونەتەوە و بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباماش دەخوازێت ئەم گرتووخانەیە کە لەسەر خاکی کوبایە دابخات. وڵاتانی سەرانسەری جیهان و هاوپەیمانانیش پێمان دەڵێن گوانتانامۆ زیانمان لێدەدات. بەداخستنی ئەم گرتووخانەیە چارەسەری نیگەرانیەکانی هەموو جیهان دەکەین. بەڵام یاسادانەرانی کۆماری لەو بڕوایەدان ئەم گرتووخانەیە گرنگی خۆی هەیە و ناخوازن دابخرێت. دموکراتەکان لێمان تووڕەن بەهۆی ئەوەی خەڵکمان لە گوانتانامۆ گرتووە چونکە خەڵکی بێتاوانیان کوشتووە. پێم وابێ میکانیزمی گەورەی ڕێکخراوە تونندڕەوەکان بۆ ڕاکێشانی خەڵک بە لاوازبینینی حکوومەتەکەمان و بە تایبەتیش ئەم بەڕێوەبەرایەتیەیە. لەگەڵ هەروادێ و زۆرتربوونی ژمارەی و گیراوانەی پرۆسەی گواستنەوە دەیانگرێتەوە مشتومڕیش لەسەری گەرم و گورتر دەبێت. ئێستا لەگەڵ ئەوەدا نیم کەس لەوانی گوناهبارن لە گوانتانامۆ ئازاد بکرن، بەڵام لەگەڵ ئەوەش دانیم خەڵک بەبێ دادگاییکردن بهێڵدرێنەوە. بژارەی گواستنەوەی ئەو گیراوانەی گوانتانامۆ بۆ ناو ئەمریکا بەکراوەیی ماوەتەوە چووکە بە پرۆسەیە دادەنرێت کە پێچەوانەی یاسایە. هێرشەکانی بڕۆکسل تەنها 4 ڕۆژ پاش دەستگیرکردنی سەلاح عەبدولسەلام بووە، واتە ئەو کەسەی گونابارە بە هێرشەکانی پاریس. زۆربەی شوێنەکانی شاری بڕۆکسل داخراون و خەڵک هێشتاش پرسە و مەخابنی خۆیان دەردەبڕن. هیچ وشەیەک ناتوانێت هەستم دەرببڕێت. ڕاستە ڕاهاتووین ئەم جۆرە هێرشانە ببینین، بەڵام کاتێک لە ناوماڵی خۆماندا ڕوودەدات هەستێکی بەهێزترت دەداتێت کە ئامادەییمان هەبێت و ئەمەش کەمترین شتێکە بکەین بۆ قوربانیەکان. دوا بە دوای هێرشەکانی یەکێتی ئەوروپا کۆبوونەوەی نائاسایی کرد وەک هەوڵێک بۆ ڕێگەگرتن لە هێرشی تێروەرکاری زیاتر. ئەمە سەروەختی تاقیکردنەوە و پێکەوەبوون و هەست و سۆزە. ئێستا کاتی بەرەنگاربوونەوەی ڕقوکینە و تونڕەوی و ئەوانەشن کە ژیان لە خەڵک دەسەنەوە. لە بەلجیکا خەڵکی زیاتر بە بەراورد لەگەڵ وڵاتانی تری ئەوروپادا پەیوەندیان بە دەوڵەتی ئیسلامیەوە کردووە. دەسەڵاتدارانیش دەستیان کردووە بە گەڕان بە شوێن کابرایەکدا و بڕواوایە بەرپرسە لە هێرشەکانی ڕۆژی سێشەمەی بڕۆکسل کە بەلانی کەم 31 کەسی تیادا کوژران و 271 کەسیش بریندارن.